با چاودێری قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ڕۆژی پێنجشەممە 3/5/2010 بە ئامادەبوونی دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئالان فەریدون عەلیەمین سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و یاریدەدەرانی سەرۆکی زانکۆ بەردی بناغەی پرۆژەی نیشتەجێبوونی کۆمەڵگای زانکۆ بە ناوی زانکۆ سیتی بۆ مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دانرا کە لە ئێستادا دەست بە جێبەجێکردنی پرۆژەکە کراوە و زیاتر لە ١٠٠ پرۆژەکە تەواو کراوە. ئەم پرۆژەیە دەکەوێتە نزیک شەقامی بازنەیی مەلیک مەحموود تەنیشتکەمپی کۆلێژە تەکنیکیەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە گەڕێکی چوارچرا کە سەرجەم خزمەتگوزاریەکانی بۆ دابینکراوە و لە سەرڕوبەری 28 دۆنم زەوی دروست دەکرێت کە لە 11 باڵەخانەی دانهۆمی پێک هاتووە و هەر نهۆمێک پێک هاتووە لە 6 شوقە و بە سیستمی هەیکەلی دروست دەکرێت کە کۆی گشتی دەکاتە 660 یەکەی نیشتەجێبوون. هەر شوقەیەکیش 105 مەتر دووجایە و پێکهاتووە لە مەدخەل و ژووری میوان، دوونووستن، مەطبەخ و مساعید مەطبەخ و گەنجینەیەک لەگەڵ 2 باڵکۆن و موشتەمەلات. هەروەها ناوچەی سەوزایی و شوێنی وەستانی ئۆتۆمبیل و خوێندنگا و باخچەی ساوایان و دایانگا و نەخۆشخانە و بینای بازرگانی و بەنزینخانەش لەخۆ دەگرێت. ئەم پرۆژەیە با قۆناغ جێبەجێ دەکرێت. نرخی تێچوونی هەر یەکەیەک 60,000 دۆلارە و با شێوەی قستی درێژخایەن دەبێت تا تەواوبوونی هەیکەلی زۆربەی باڵەخانەکان و بینینی نمونەی یەکەکان هیچ پێشەکیەک وەرناگیرێت. پاشان بۆ هەر یەکەیەک تاوەرگرتنی کلیل بە چەند قۆناغێک ڕێژەی لە 140 کۆی نرخەکە وەردەگیرێت لە ماوەی 3 ساڵدا. هەروەها ڕێژەی لە 160 کۆی پارەکەش با قستی درێژخایەن دەدرێت تا تەواوبوونی ماوەی قستەکە.